لەسەر ئەو ڕۆتە مێژووی و ئەو وەرچەرخانە نوێیەی کە لە مێژووی کورد و لە شاری سلێمانیا هەبووە و قسە باسەکەم لەسەر ئەم بابەتە و کاریگەری لەسەر بابەتی ئەدەبیات و هونەر لە نێو کورد و لە نێو شاری سلێمانیا میوانداری بەڕێز مامۆستا محەممەد لێر ئەمین میسریمان کردو کە مامۆستای زانکۆی و هەروەها مامۆستای دیاری هونەری کوردی مامۆستا ئەنوەر قەرەداخی زۆر بەخێر بن سپاس بۆ ئامادەبوونتان. وڵا سەرەتا مامۆستا محەممەد لە تۆ دەست پێ یەکەم کاریگەری ئەم ڕەوتە لەسەر ئەدەبیاتی کوردی خۆی لە چیا بینیوە؟ ئەمە ئەتوانین بڵێن ژانری ئەدەبی بەرگری دروست کرد لە ئەدەبیاتی کوردیە؟ بەڵێ سەرەتا سوپاس بۆ بەڕێستان هەروەها ڕێز و حورمەت بۆ جانی پاکی شەیدانی ڕۆژی ڕەشی شەشی ئەیلوول و هەموو شەیدانی کوردستان. پێشەوەی وەڵامەکە بەمەوە حەزەکەم گلەیەک بکەم لە ڕێگای ئێوە لە هەموو کەناڵەکان لە بنکە ڕەوشنبیریەکان و لە هەموو ئەو دام و دەستگانی کە قەڵەم بەدەستن بەڕاستی لە ناو شاری ڕۆشنبیری کە سلەیمانیە لەبەرەوەی ئەم یادانە تەماشاکەی هەروکو شتێکی ئاسایی تێپەڕێک کە پێم وابوو ئێوە تۆزێک ئەم فستیڤالە و ئەم بەرنامەیە بەڵام ئەمە پێویستی بە چەند کۆڕ و سیمینار هەبوو. ئەم ڕووداوانە ڕووداوێکی ئاسایی نییە وەکو مامۆستای گەورەم ئێستاوتی هێڵێن لە ڕۆژهڵاتی ناوەڕاستایەکەم ڕاپەڕینی شارە وایە ئەم چەند کەسێنێکی تایبەتمەند لە ئابووری لە ئەدەب لە مەسائلی کۆمەڵایەتی ناساندنی کەسایەتیەکان چەند سمینارێکی زنجیرەی ببێ بۆ ئەوەی وا لە دوژمن بکەین کە ئیش لەسەر بیرچوونەوە ئەکا ئێمە خەریکە خۆمان شتە لە بیر خۆمانە بینەوە ئەمە شتێکی زۆر ترسناکە ئەبێ کەناڵەکان کار لەسەر بیرهێنانەوە بێن ئەو زانیارەی لە مشکی گەنجەکانمانێ لە هەتا ئێمەش خەریکە بیرمان بچێتەوە زۆر خەتەرە بۆی وا بکەین جا لێرەوە هیوادارم بەردەوام حساب مەسەلەن نۆی حوزەیرانی 63 ڕاپەڕینی هێشتا و سلێمانی هەروەها منعی تەجەولەکان هەموو کارەساتەکانی بەشەر ئەم شار و شارەکانی کوردستان هاتووەمانە هەمووی پێویستە جەختی لەسەر بکرێتەوە کاتی بە دەرخان کرێت. سپاس. سەبارەت بە پرسیارەکەتان دیارە ئەو ڕووداوە خۆی ئەدەب لە حەقەتا ڕووداوە ئەبێ بە بیرۆکە دوایی لەلایەن شاعیر دەرمەند یان ڕۆمانوسەوە بە ستایلی جیاواز و ئەدەبی دائڕێژێتەوە ینی لە حەقەتا ئەدەب بە شیعر و پەخشان و هەموو شتێکە جێڕانەوەی سەردە. دیارە ئەم ڕووداوە ڕووداوێکی ئاسایی نەبووە ئەو هەیەجانە با بڵێن ئەو جۆش و خرۆشە کە لە شارێکە کە وەرەقەی بەرەنگاریان داوە بە حکوومەتێکی گەوری و بەریتانیا کە خۆی بە هەموو دنیا نایەوە لەو سەردەما براوەی جەنگ بووە. دواتر عوسبەت الئومەم هاتوون کە زانیوانە خەڵکی وشیار ئەو دەستە وشیاری لە سلێمانیا بوون کە منەوەریان پێوتون تێگەیشتون کە فێڵێک لە پشتەمەوە هەیە بۆی ئەوان بەنووسین و بە هوتافات و ئەمانە بەڵام شاعیرەکان تەماشاکەی بۆ بەدەستەکردنی ئەم خاڵە و چەسپاندی لە مێژووە هەر یەکیان لە لای خۆیەوە هەندێکیان هەر مشارەکان نەکردو لێ نەبوون مەسا بۆ نمونە گۆران لە هەڵەبجە بووە لە 25ەوە تا 37 بەڵام تەماشاکی ئیحساس و با بڵێن جانی نەتەوەی دەماگیری بۆ ئەو ڕووداوە ئەو با بڵێن ڕەشەکوژیە وای لێکەوە 2 ساڵ دوای ئەوە کە باسی ڕۆژی 6 ئیلوەکە پێشگەلەوە مەساقانیعە حەمدی بەگە عەبدوڕەحمان بەجی نفوسە ئەخۆ لە شێخنووی شێخ ساڵح ئەوە پیرەمێرسە تۆپیانە ئەنی کۆمەڵێکی شت دیارە ئەمانە خۆی لەوێ ئەتوانی قۆناغێک لە شعری کوردی بەرە و سیاست بوون بەرین چونکە هەندێک لە شێعرەکان دروشمکاری پێوەیە مەطالبەی حقوقی کوردی چەساندنەوە نەتەوایەتی ئەمەی کە دواییە بوو بە بنەمایەک بۆ پێکاتنی حیزبی سیاسی ئەگەر ملاحەزە بکەین دوای ئەوە مەسا حیزبی وە ئەجا حیزبەکانی تر ئەم هەوێنی دروشمان کرد بە مەنەفێستی ئیشەکانیان لەبەرەوە ئەتوانین بڵین لە گۆڕان لە شەعری نیشتیمانیەوە دوایی تێکەڵاوکردنی سروشتی جوانی کوردستان بە مەسایلی سیاسیەوە ئەمە خۆی وەرچەرخانێکە لە مەسایلی ئەدەبا لێرەوە بۆیە ئەو خۆناغا کە باسی شعری سیاسی کوردیەکەین ئەتوانین لێرەوە بڵین ئەم دەنگە ناڕازیانە ئەم چوارچێوەی بەرنامەیە و کارانی کە کراوە بەشێکە لە بەرنامەی شعری سیاسی وە کە ئێستا بووە بە بابەتێکی کەرەسێکی گرنگ لە ژانەر ئەدەبیەکانە یعنی شعری مقاومە هیچی کەمتر نیە لە شعری لە بەرەنگاری تفەنگ وەگەڵێ جەنگی وشە لەگەڵ جەنگی تفەنگە ژانرە دروست بوو دروست بوو ئەتوانین لێ ساڵانی دواییترە ئیتر لای هەمویان لەگەڵ سرودیشە مەمەسای گەورە مەزان تێکەڵاو و بەڵام لە سیاسەکە بەزەقەوینێتەوە لێ زۆر باشە مامۆستاگیان زۆر بەخێربی سپاس
با کاریگەری ئەوە لەسەر هوەریش قسەی لەسەر بکەین بەڕێستان کات و سەردەمی هیچ شتانیە بەڵام خوێندنەوەی ئێوە بۆ بابەتەکە بۆ دواتر و کاریگەری لە دواترا چۆن بووە بێگومان هوەر بەگشتی و تایبەتیش مۆسیقا هۆیکی زۆر ڕاستەوخۆ و گەرمە بۆ بەرجەستەکردنی ئەو شتانی کە لە تێکستێکە ئەنووسێ لە دقێکە ئەنووسێ ئەو سەردەمەکە ئەم ڕووداوانە ڕوویداوە شاعیرەکان کە ڕووناکبیر بوون و وەختە یەو سەردەمانە پێشەنگ بوون لەم شتانە کە پێشەنگ بوون ئەم شعرانە زۆر جار هەندێک شعریان وتووەکەوە حماسی خەڵک بجوڵێنن بەڵام سەریان کردو ئەمە کافی نییە لەبەرەوە هە شاعیرەکان چونکە خۆیان سەردانی زۆر جێگەی دەوروبەری کوردستانیان کردووە لەو جێگانە ئەستەموڵ و پاشەوە حەزارەتی عوسمالیش نەختێ سەیتەری هەبووە لەم ناوچە ئەبینی زۆر لە سرودەکان بە ئاوازی تورکی ئەو سەردەمانە وتراون مەسەلا بۆ نمونە وەتەنی من کوردستانە مەسەلا ڕاچڵەتی نووریا بوون و زۆر لەو سرودانە و توانە کە بە هەستی خۆیان و توانە جەماوەەکە لەگەڵیانە ئینسیجامی کردووە و بوو بە مادەیەک بۆیان بۆی کەوا جۆش و خۆش بنە خەڵکەکە خەڵکە بجوڵێنن هەستی خەڵکە گەرم کەن بۆی کە ئەو ڕاپەڕی نەمەزنە دروستکەن کە ڕوویدا بێ کەس پێشەنگ بۆ لەمان لە بشتانە پێشەنیەکەی بە دەرجێک بۆ هەتاەوە بۆ بریندارکەەوە دوایەوە دوورخا لە ئیشەکەی لە دوای دوورخستنەوەشی لە ئیشی کە قوتابخانێکی کردەوە لەم قوتابخانە مناڵی پەروەردە کرد گۆشە کرد بە ئەو سرودە نیشتیمانە جوانانەی کەەوە ڕۆحی نەتەوایەتی لە ناو ناخی گەنج گەورە ئەکات لەو سرودە نیشتیمانی جوانان نەگوەکو ئێستا بەداخوا چیتا قوتابخانەکان لە جیاتیەوەیکەوە شتی پەروەردەیی ئەم جۆرەشتانیان پێوترێ سێکە شەماوە خاڵخاڵەڵێ کەەوە ئیشی ئەو نییەوە قۆناغێکی زۆر دواترە دوایەوە یعنی نەک مناڵ لەو سەرتانەوە فێر بکرێت ئەوان لە قوتابخانەکان و ئەمان فێرەکرد ئێمە ڕەنگە من تەمان یەکەم هەبێ لە ساڵی پەنجەکانەوە ئەو سرودانەمان و تۆ کە ئەو سەردەمانە باو بوو کەیانوت ئەمانە لە شەڕی بەردەگی سەراوتراوە ئەم سرودانە واوتراون واوتراون یعنی بیرمە لە هەڵەبجە لە قوتابخانەی دووهەم کە بە شعبی پیانوت قوتابخانەی پەڕۆ ئەم سرودامان لە ریزە ئەوتەوە واوەتەن خەبریەوە گوڵ وەتەنی من کوردستانە خوایە وەتەن ئاواکەی کوردستان جێگەی بچکە شێرە زۆر سرودی جوان هەبوو یە سەردەوانە مناڵیان فێرەکرد مناڵیان گۆشە کرد یعنی بوو بە قوتابخانەیەک ئەو ڕووداوە بۆ قوتابخانەیەکەوە جیلی دوای خۆی فێری نیشتیمان پەروەردی بکە لە ڕێی هوەرەکەەوە ئەو تێکستانە بەرجەستەکەن بۆ خەڵکی بڵێنەوە بۆی خەڵک بیڵێتەوە تا دوای ساڵی پەنجەکانەوەمانە ئاوازیان بۆ دروستکرا مامۆستا نەخێر لەو سەردەمانێشە هەبووە بەڵام چونکە مۆسیقەیەکی وانە بۆ ئاوازدانێ بە عقلی ئەو سەردەمانە ئەو ئاوازەکە داراوی سەر ئەو ئاوازانە من کتێبێکم لایە کەوا تاریخی کول یەکێک لەو ئاوازانە ئەڵێ هیچ ساڵێکە هیچ سەردەمی عوسمانلیە بەڵام ئەوان لەو سەردەمانە لە ساڵێکە توانێت تهدید نەکراو لە هیچ شتێکەکەەوە بترێ بەڵام ئەڵێن لە شەڕی بەردەگی سرا بێکەس پێشەنیانە بوو بە سرود حتا ناوی سرودەکەش نەبراوە چییە بە سرود خەڵکی بە جۆش و خۆشێناوە بە شعری جوان بە شعری حەماسی بۆیکەوە خەڵک لەو ڕاپەڕینا هەستن بچنە سەر ئەو هجوومەی کە ئیکەنە سەریان هەتا بەنەوەی باسەکرێت لە مێژۆکانە ئەڵێن لە شەرق لە ڕۆژەڵاتی ناوەڕاستە یەکەم ئینتیفازەیەکەوە بوو جۆرێ بەرجەستە کراوە ڕێکوپێک کراوە ئەگەر چی لەوە پێشیش دایکی جەمال هەندێک سرودی وتووە بە تایبەتی سرودێکە بۆ شێ محمووی نەوری وتووە بەڵام ئەو کاریگەرە نەبووە بۆ دەرجەی کەوکە و سرودایی کە لە ڕاپەڕینەوە ڕاپەڕینی 1930 وترا و خەڵک حەماس و بەدەمیەوە ئەچوو و ئەو سرودانیشە هەتا ئێستش بەردەوامن ماونەتەوە یعنی وەکوڵێ یادەوەریەک زیکرایاتێکی هەڵگرتووە کە ئەو زیکراتانەوەکو لە ڕووی تاریخیۆڵی لە ڕووی نەتەوەییۆڵی لە ڕووی ئاوازۆڵی لە ڕووی هەرچێکڵی یادەوەریکی گەرمی هەڵگرتووە کە ئەو ڕۆژانەی بیرخاتۆکەوە کورد چەندێک خۆبەخش بووە چەندێک خۆبەختکەرە بووە لە پێناوی ئەم خاکە هەوڵیاوە سنگی بەگولەوە ناوە ئەو تا لە شعرەکانی پیرەمێدا چەند جوان دیارە لە شعرەکانی قانیعا لە هی گۆرانە لە هی حەمدیا زۆر لەو شاعرە گەورانی کە لەو سەردەمانە ژیاون ڕنگانەوەی هەبووی تر بەپێی ساڵەکانە بعضی هەیە ساڵی دوایەوە توێتی دو ساڵ دوایەوە توێتی هیوە هەبوو لە ناو ڕاپەڕینەکە ئەو شعرانی وتۆ کە بێکەس خۆی قیادی ئەویشی کردووە زۆر باشە مامۆستاجان ئەم ژانرە ئەدەبێت کە دروست بوو ژانری بەرگریە تا چەند لە دوای ئەو چەندنەوەی تر گرنگیان بەم ژانرەیەوە ئەکری بڵین کاڵ بۆتەوە یان ئێستشار هەیە و هەرکاری لەسەرک لە دوای ئەو مێژەوە دوای ئەو تەوژمە
بەعکسەوە تەوژمەکە زۆر پتەوتر بوو چکە ئەگەر سەیری بکەین شاعیرەکانی بەرگری بۆ نمونە بێکەس دوای ئەوەی بە ئەندام لە کۆمەڵی ژێکافە کە لەگەڵ مامۆستا برای مەحمەدا لقی سلەیمانی پێگەێنن لێوچتە کاری ڕێکخراوەیەوە لێرەوە لە ناو گۆڤار و بابڵین ڕۆژنامەکانی ئەو کاتا ئەو شعر حەماسیانە ئەڵێتەوە و لەسەر ئەوەش ئەگیرێت و دەربەدەرێکی مامۆستا باسیکە دوای ئەوە هەر مەسەلا شاعرانیی وەکو مامۆستا برایم لەو کاتا لە 16 ساڵ بوو بەڵام ئەو دیمەنی ڕاپەڕین جۆش و خرۆشە کە بینیوەتی دوایی بۆ بەهۆی هەوێنی مەسە ڕۆمانی چکوژانی گەل ئەگەر سی دیمەنی خۆ پیشاندانەکەی ژانی گەل بکەین لەگەڵ تێکەڵاوی لەگەڵ هێنانەکەی تەرمی شەرمەحمووی نەمەدا 56 لەگەڵ ئەو جۆش و خۆشایی سلەیمانیەت هینیی ئەنی سیمایەکی تایە تامان ڕۆمانوس دەتوانێت ئەوانە بە اینجا بێزگە لەوەش ئەم قاڵبە ئیتر لەوە دەرچوو کە بڵین قاڵبێکی مەیوبێ وردە و دە پەریسەن ئیتر لای گۆران وردە و شاعرانی شاد هەتا دوایی درێژ بوو بۆ ساڵی 60ەکان تەماشا بکە لە ساڵی 60 و لە دوای با بڵین چواردەی تەموزی 58ەوە ئیتر تەقیەوە هەموو ئەو شتانە بوون بە سرود و مامۆستا باشتە سرود و گۆرانی و اینجا ئەحزابی سیاسی منافەسەش لەگەڵ یەکتا دیسانە و دەوری ئەدەب بەقوە دەکات لەبەر ئەوە هەتا ئەو شۆڕشی ئەیلول و هەموو ئەمانە وای لێ هات دەنگی خۆی هەبێت دەنگی شعری خۆی هەبێ ئاوازی بەسەرەن بۆ نمونە درێژبوونی ئەو مەدە کامەرانە کامەران کە بێچێک هەر لە مزاهرەکانی سلەیمانی ساڵی 50کانە باسیەکەن دەنگێکی گوگان جەهور یعنی کە بێت جەماورەکە کە ئیتر دنیا هی نەبوو ئەمە هەمووی کاریگەری لەسەرەوە مەسەران دیسانەوە بەشداربووی اینجا هەمە ساحدیلان ئەم هەموو شعرە نەتەوەی و سیاسی و هەمووی تێکەڵاو کردووە دیارە ئەمە هەمووی ڕێگەکەی ئەگەڕێتەوە بۆ ئەوەی نەبەرەوە نەک اینجا هەتا ئەتوانین بڵین تا سەرەتای ڕاپەڕینیش ئەمە بەردەوام بوو بەڵام بەداخەوە ئێستا ئەگەر واقعەکە بینین وردە وردە شاعرەکان بەولاری لیریک و بەعزە حاڵی ترسنەوە خەریکە ئەو هینە نامێنێت چکە هەندێک شتەیەڵێت کە گەیشتی سی نەتیجەکەیەکە نەتیجەکەی بۆ شوێ نەبێحتیمالە ئەوە ئیجا بۆیە بەڵام ئەگەر سەیری بکەینی ئەو وەختە ئەبواە بەیەکێک لە کاری جوانمەردی کە شاعیر شعرێک بۆ شەهیدێک بۆ بڵێن ڕووداوێک بۆ سەیریکە مەسا دوای ئەوە لە سەدارەدانی ئەفسەرەکان بزانە چەند دەنگای ناوەتەوە لای پیرەمەرد لای بێکەس لای چیە مەسەلەن شەهیدبوونی مەحموود جەودەت کە زابطێک و ئەندازیارێکی گەورەی کوردە لە دوای نۆسەوسیەوە ڕای هەر دوو ڕۆژ دوای ئەوە پەیوەندی کرد بە شەخی نەمرو لە پیران لەگەڵ براکەی و مەسەلەن کامیل حەسەن و سەلامی شاعرەکەی شۆڕش بکەنەوە لە شۆڕشی ئاوباریکە ئەمە وای لێ کرد کە شەهید دەکرێت بزانە چەند کەس هەتا گۆران بەناو مەسا بێکەس بۆ یاڵێ لەبەرەوە نەک لە مەسلەی نەتەوەاتی مەسلەی کەسایەتێکەش کە بە قوربانی نەتەوە بێ ڕەبت کرێەوە بە مەسەلە نەتەوەیەکەوە لەبەرەوەی ابتداکی زۆری هەیە ئەتوانین بڵین خانەیەکی گەورەی لە شعری سیاسی کودا پڕکردەوە زۆر باشە مامۆستا شێوازی ئەم سرود دروستبوونە لە نێو میوزیکی کوردیا و کاریگەری چییە یان ئێوە ئامانجی ئێوە ئیشکردن لە نێو ئەو بابەتەیە گرنگە هەموو کاتکاری لەسەر بکەن یان هەر ئیلانی ترە بێ بۆ شەڕ و بۆ ئەوە بێ گۆمان لێ بێ وڵا خۆی سوود جێکی گەورەی کردوتە ناو مۆزیکی کوردیە بمانوێ نەمانوێت چونکە مێژووی میلەتەکەمان وا هاتووە ئەگەر مە بگەڕێن بۆ مێژووی میلەتەکەمان ئەبین دە سەردەمانێکی زۆر لە سەردەمی شێخ مەحموود و پێشتریشەوە کورد لە چنە هامەتێکا ژیاوە لەبەرەوە زۆر جار پەنایان بردووە بۆ تێکستی جوان کەەوە ناخی دڵی خوان پیشان بن کەەوە دژی ئەو حاڵەتانێن یا بەرامبەر ئەو حاڵتانە ئەوەچنەوە و جوانترین شت کەەوە بەرجەستە کراوە ئەو شەڕی بەردەکی سەرابوو کە لەوە جۆرێک لەوە ئیبڵاو بۆ لە ناو خەڵکەکە جۆرێک لە هەسپەیە بوو لە ناو خەڵکا کە ئێمە کوردێکین و خاوەنی میلەتێکین و خاکمان هەیە و زمانمان هەیە و تاریخمان هەیە ئەم شتانە هەمووی هاتە پێش وردەوردە لەگەڵ جیلەکانە ئەمە چۆن ناو قوتابخانە لە ناو قوتابخانەکان بوو بە بەرنامە ئێمە مناڵ بووین لە قوتابخانە ڕیزانەکردین ئەم سرودانیان پێوتین بەبێ بزانین معنای چییە بێ بزانین باسی چیەکە یعنی بەیانیانی پێنجشەممان لە ڕیزە ئەوەستاین تەحیەت العالم بوو پیانەوتن ئەم سرودانە دووسێ سرودەورا هەموو مەکتەبەکە لەگەڵمانە ئەیوتەوە بۆ نمونە ئەم بە تایبەتی ئەم تاقمانە حازرە کران ئەمانە ئەگەر لە ناو میلەتێکی وەکو میلەتی ئێمە بمێنێتەوە ضروریەکەوە فرامۆژ نەکرێ وەکو ئێستا فرامۆژ کراوە بەڕاستی یعنی بۆ ئێمە بێ هەر بۆ شەڕ بەکاری بێن ئەمە
تاریخێکە لە لایەکە لە تاریخی ئەمێتە کە لە ڕێ ئوسودانە ئەو شتانە ئەوتێتۆ بۆ وتراوە کەلیمەی بۆکە دنیای پرسیار بە دوای خۆی ئاهێنێ ئەتوانین بکەینە جوابانەوە لەسەر ئەوسان و قسێ لەسەر بکەین. ینی ئێستا ئوسودانی کە وتراوە لەو سەردەمەوە تا ئێستا تقریبا ئێمەمان هێشتۆ هیچی فەوتێت لە قۆناغەکانە محافظەمان کردووە لە ساڵی 60ەکانە بە نووسین و بە نۆتەش بۆ هەموو شارەکانی عێراقمانە نرد بۆ نمونە. ئێستاش نمونەیم لە لاماوەکەوە ئەگەر بشگەڕێن لە ئەشیفی پەروەردە لەوانەیە لە زۆر قوتابخانەما بێت ئەو هینانە بە کتابی ڕسمی مەنعکرا کە لەگەڵەوەشمانەکە بۆ شارە کوردیەکان هەر ئەمان نرد لە دوای لەوەی شامانعکە تاوکو لە شاری سلێمانیا لێرە هەر کۆڵماننا هەر بۆ ناو شاری سلێمانی ئەمان نرد. ینی ئەمانە نمونی تیا بوو شتی کەلتوری بوو شتی سرود بوو شتی کەلتوریەکان لە تایبەتی هەڵپەرچەکان ئەوانەمان ئەنووسیۆ بە حرەکات و لەسەر چه ئاوازێکەوتێ یا سرودەکان بە نۆتەکەیمان نووسیە و لەگەڵ تێکستەکە ئەوسا وەرەقی ستێنسەڵ هەبوو ڕامەنە کێشە نوسخەمانە نرد بۆ مەکتەبەکان و ئەوانە بەوەش نەوەستاین لەگەڵ بەڕەحمەت بێ مامۆساولێم و جەلال عەزیز و هەندێک لە برادرانی عزیزم کە وەختەکە لە چالێکی قوتابخانەکە بووین کاخالی سەرکار و کاک فەرەنسیس و کاک فەریدون هەندێک جار ئەوان بەشدار بوون لەگەڵمانە ئەم سرودانەمان هەموو تەسجیل کرد خسمانە سەر ئەو وەختە ڕێڵ هەبوو هی گەورە بکرا بۆ هەموو مەکتەبەکان ئەمان نرد بۆی مناڵ لە مناڵیەوە فێری نیشتیمان پەروەری بێ کە باسیەوە کە خوای وەتەن ئاواکەی پرسیارەکە وەتەن چییە خوای وەتەن ئاواکە یعنی چی ئەمە مامۆساکە بۆی شەرحەکردین ینی ئێمە ڕۆشتین بە لەگەڵ مامۆساکە قسەمانە کرد کەوانە شەرحیان کرد بۆ تەلەبە بە نوعێکیکە بیرکردنەوەی بۆ دوو سەبر ینی وە نەبوو دانیشێ گۆرانی شەمامۆ خەڵخاڵ بڵێ ئەمە معنای چییە و باسی سنگی ئافرەت و نازانم قرجی ئافرەت و جوانی ئافرەت کە باسی خۆشەویستی نیشتیمان خۆشەویستی دایک و باو خۆشەویستی خوێندن قوتابخانە ئەم شتانە هاتەنە ئەوە ئەمە بوو بە بەرنمەیەک لەناو قوتابخانەکان تا ساڵ تاکو ئێستا شار بەردەوام بەڵام ئێستا بەداخۆڵم ئێستا نوعی بەرنامەکە گۆڕاوە کاڵ بۆتەوە زۆر ئەو سرودانە زۆربەی زۆری ئەگەر نەڵم سەدینەوەی لای من هەیە کە بە تۆمارکراوی محفوظ لە ئەرشیفەکەمە ئەوەی تەرجیمان کردووە تەرجی کرا ئەوەی بەدەنی کۆن ماوەتەوە بەدەنی کۆن ماوەتەوە دەستەکانە خۆش بێ کاتم نەماوە بەزێکی یەک پرسیار بە زۆر بە کورتی ئەگەر وەڵام بنەوە چۆن پێویستەکە ئەم یادانە بکەینەوە وەڵام لە سەرەتاوە باسم کرد ئەم یادانە پێویستی بەوە هەیە ئەو قورسایە و ئەو سنجینەی کە لاپەڕی مێژووی کووردا داژی کردووە مافی خۆی بدرێتێ بۆ نمونە لە ڕۆژ شووە ئەگەر نەکرد لە هەموو کەناڵەکان لە زۆربەی ئەو کەناڵانە کە دەنگی حیزبن دەنگی کۆمەڵن خۆیان بە جەماوەریە زانن سمینار یەکێتی نووسرانی کورد ئەوانیتر سمینار بگرن دەیان خەڵقی بن هەر یەکەی لە با بڵێن لە سوودچێکەوە سەری ئەمڕۆداوە کە ئەمڕۆداوە شتێکی ڕاگوزاری نییە پێشینەی هەیە ئەو چەپاندەی لە سلەیمانی هەبوو لە دوای ئاوابوونی حکوومەتی شێ مەحموو ئەو خەڵقە لەو ناحی سایکۆلۆجیا خواخۆی دەرفەتی شێ بوو بۆ تەقیوەتەوە پرسیار ئەو منەوەران شێ بوون ئەمایان کردو ئایا شتێکی تا من زۆری هەیە بەتایبەت ئێستا بۆچی وڵاتانی گەورەی سەرچاو مێژوەکان زیاتر لە سەدان هەزار دانە راپۆرت تێ بەسە سەر ئەو ڕۆژە لە ئەرشیفی بەریتانیا پێشگە لە دێرو پشتە باشە ئێمە ئەمانە بزانین مێژوو بۆ چییە مێژوو بۆ خەوری خستنیە بۆ وریابوونەوەیە ئەگەر ئێمە ئەوانە بکەین بۆ وریابوونە بۆ ئاگامان لێبێ ئەجینا ئەگەر سەیری ئەو دەنگە شۆڤێنی کە لە 6 ئەیلولی سیا بانگەوازی کردو کە ئێمە چی لێ بکەن ئەو دەنگە ئێستا زوڵالترە ئێستا ماوەتەوە ئێستا ئێمە بەرامبەر ئەو چیمان کردو هیوادارم جارێکی تر ئەم شتانە ئەو قورسایی خۆی پێبیرێت حەقی خۆی بێ و ئەو سمینارشتانە بەردەوام بنیا دەکەم بەردەوام بێت سپاس من لەگەڵ ڕێیەکەی ئەوە من سەدی سەد لەگەڵ ئیزافتن بۆەوە لەناو قوتابخانەکانە بایەخ بدرێ بەلایانی سرودی نیشتیمانی و لە قۆناغەکانی و بە پێی قۆناغەکانی خوێندن دەستنیشان بکرێ یانیەوە نییە هەمووی بە یەک ژەم بخرێتە مێشکی تەلەبەوە بە پێی قۆناغەکان شتێکە فەرامۆژ نەکرێ ینی باز بکرێت لەو شتانەکە بارودۆخی تاریخی چۆن بۆ کۆڕ و سیمینار بکرێت لەسەر شتانە چونکە ئێستا کۆڕێکە کرێ ئەگەر باڵی باسی سرودی نیشتیمانی کە بخوا عەدەدی پەنجەی دەچێن بەڵام جارانی زووتر لە هەفتاکان و پێش هەفتاکان کە کۆڕێکی واکرا قاعەت جمەیە هات تا سەر مەسرح خەڵک دانیش ئەو وەختە بۆ وا بوو ئێستا بۆ وایە بۆ وا کاڵبۆتەوە سپاس بە بەشداریکردنتان ئەرکتان کێشا و سپاس بۆ زانیاریەکانیشتان دووبارە بەخێر بن